عێراق چۆتە ناو هاوینێکی وشک و بێئاوەوە. مەترسیە گەورەکەی بە بیابانبوونی نیوەی خاکەکەی نزیکتر بووەتەوە. بێجگە لە کەمبوونەوەی ئاو، سامانی ماسیش هەڕەشەی لەسرە. دوای ئەوەی بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی بەشێکی زۆر لە دەریاچە و سەرچاوە ئاویەکانەوە، ژمارەیەکی زۆری ماسی لە پارێزگای میسان لە ناو چوون. نیشانەکانی سەرەتای هاوینێکی وشک و تاقەت فڕوکێن لە عێراق دەرکەوتن. هەرچەندە لە چەند ساڵی ڕابردوودا شارەزایانی بواری ژینگە و سەرچاوە ئاویەکان هۆشداریاندایە حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەبارەی کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە عێراق، بەڵام وا دەردەکەوێت هیچ گرنگیەک بە هۆشداریەکان نەدرابێت و پشتگوێ خرابێت. ساڵ بە ساڵیش ڕێژەی ئاوی گلدراوە کەم دەبێتەوە و بەرپرسانی وڵاتەکەش هیچ پلانێکی استراتیژی و درێژخایەنیان بۆ ڕوبەڕووبوونەوەی دیار دەکا دیار نییە. دۆخەکە بە جۆرێکە لە هەندێک ناوچە کە پێشتر بۆ نەوت دەگەڕان، ئێستا دەبێت بۆ ئاو بگەڕێن، ئەوەش بەهۆی نەمانی سەرچاوەئاویەکان و وشکبوونی تەواوەتیەوە. راپۆرتی بانکی نێودەوڵەتی لەبارەی کاریگەریەکانی کەشوهەوا ئاماژەی بۆ ئەوە کردووە لە داهاتوودا دیمۆگرافیای عێراق دەگۆڕدرێت، ئەوەش بەهۆی ئەوەی دیاردەی بە بیابانبوون زیاتر لە نیوەی خاکی عێراق دەشێوێنێت، چونکە بەپێی ئامارەکان ساڵانە زیاتر لە 3000 خێزان لە عێراق گوندەکان جێتەهێڵن و ڕوو لە ناوەندی شارەکان دەکەن، بەتایبەت لە سنووری پارێزگاکانی میسان و موسەنا و زیقار. ئەوەش کاریگەری گەورەی لەسەر بەرهەمە کشتوکاڵیەکان دروست کردووە. بەپێی توێژینەوەیەک کە ڕێکخراوێکی نەرویژی ئەنجامی داوە، ساڵی ڕابردوو لە 125 ئەو خێزانە عێراقیانەی پشتیان بە کشتوکاڵ بەستووە لە 190 بەرهەمەکانیان کەم بووەتەوە. سەرچاوەی سەرەکی ئاوی عێراق لەسەر هەردوو ڕووباری دیجلە و فوراتە کە ئەوانیش سەرچاوە سەرەکیەکانیان لە ئێران و تورکیان. ئەو دوو وڵاتەش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە دروستکردنی چەندین بەنداوی گەورە لەسەر ئەو دوو ڕووبارە ڕێژەیەکی زۆری ئاوی عێراقیان کەم کردووەتەوە. ئەوە بێجگە لە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لە تەواوی جیهاندا. سەرەڕای خراپی بارودۆخی ژینگە و کەمبوونەوەی ئاو و دەرکەوتنی نیشانە ترسناکەکانی کەم ئاوی لە عێراق کەچی بەرپرسانی وڵاتەکە تاوەکو ئێستا نەیانتوانیوە لەسەر بەردانەوەی ئاوی زیاتر لە تورکیا و ئێرانەوە لەگەڵ ئەو دوو وڵاتە ڕێک بکەون. هەرچەندە بە وتەی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق بەهۆی زستان و بەهارێکی تا ڕادەیەک باراناویەوە، ئەمساڵ قەبارەی یەدەکی ئاو بە ڕێژەی زیاتر لە 130 زیادی کردووە و ئاوی خواردنەوەش گەرەنتی کراوە. بەڵام کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا وشکە ساڵی لە ڕابردوودا هەڕەشەیەکی بەردەوامە و لەوە ناچێت بەم زوانە عێراق سەوز و تێرئاو بێتەوە. لە پاڵکەمبوونەوەی سامانی ئاویشدا خەریکە سامانێکی تر لە ناو دەچێت کە ئەویش سامانی ماسیە.